تاکو ئێستا لە شارە گەشتیاریەکانی تورکیا بە پێچەوانەی شارەکانی دیکەی ئەو وڵاتە بانگەشەی هەڵبژاردن و هەڵواسینی ئاڵای پارتەکان بە شێوەیەکی فەرمی دەستی پێ نەکردووە بەهۆی بوونی ژمارەیەکی زۆری گەشتیار لەو شارانە. دانیشتوانی ئەنتاڵیاش دەڵێن لە نێوان ئاک پارتی و جەهەپە یەکێکیان دەبنە یەکەمی هەڵبژاردن لەو شارەدا. Ez dixwazim HDP yek partî derkeve ama merem ez dike ji vira ya AK Partiye ya CHP derkeve. لە شەقامەکانی ئەنتاڵیا ئاڵای پارتە بەشداربووەکانی ئەم هەڵبژاردنە بەدەگمەن دەبینرێت جگە لە ئەنجامدانی میتینگی سەرۆکی پارتەکان و سوڕانەوەی ئۆتۆمبیلی پارتەکان بۆ بانگەشەکردن بە لێدانی گۆرانی و دروشمەکانی ئەو پارتانە بۆ دەنگدەران. ئەم هەڵبژاردنە ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر گۆڕینی نەخشەی سیاسی تورکیا. هەمومان بە مەراقەوە چاوەڕوانی هەفتی حوزێرانی ئەمساڵ دەکەین تا بچینە سەر سندوقەکان و دەنگی خۆمان بدەین. لێرەش ئاک پارتی و جەهەپە دەنگەکانیان زۆر لە یەک نزیکە. زۆرترین پاڵێوراوی پارتە بەشداربووەکانی ئەم جارەی پەرلەمانی تورکیا لە ئەنتاڵیا لە نێوان پارتی گەلی کۆماری و پارتی داد و گەشە پێداندایە، بەڵام دیار نییە کامەیان دەتوانن زۆرترین پاڵێوراویان بنێرنە پەرلەمان. لەبەر پرۆپاگاندا ئاک پارتیە باشە و HDP ئینکی هەندێکە یانە پڕنا باشە نەوەکە ئامادەیە و چەلۆمەرگەیە وادارە ئاک پارتی و CHP پێش دەدەچە. جگە لە دوو پارتە سەرەکیەکەی ئەنتاڵیا پارتی دیموکراتی گەلان کار بۆ بەدەستهێنانی 2 کورسی و پارتی نەژاد پەرستی تورکیش کار بۆ بەدەستهێنانی 3 کورسی دەکات لەو شارەدا. هیچ شارێک نییە لە تورکیا پارتە بەشداربووەکانی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی تورکیا بتوانن بڵێن ئێمە تێیدا یەکەمی بێڕکابەرین. ڕکابەری پارتەکان لە شارێکەوە بۆ شارێکی دیکە دەگۆڕدرێت. ڕکابەری نێوان پارتەکانیش لە ئەنتاڵیا لە نێوان پارتی داد و گەشە پێدانی دەسەڵاتدار و پارتی گەلی کۆماری دامەزرێنەری کۆماری تورکیایە.